روج بروج عێریشا هۆڤانە لەسەر ناوچەیەن کووردا بهتر دەبوو ژە ئالیە ڕێخستنا دەوڵەتە عێراق و شامێ داعشێ نەخاسم لە باژارێ کوبانێ و گوندەوارێ وێ و دە ئینجاما عێریشا ڤان کۆمن تندرە و بە هەزارە ملەت تۆباران و پەنابەر دەبوو بریارە سەرۆکێ هەرێما کوردستانی سەرۆک مەسعود بەرزانی بە ئاریکاریێ و بەکردنا دەرگەهێ ئیبراهیم خەلیل نابینا تورکیا و هەرێمێ بودجهێ دەڕەحەتیە بۆ ڤان خەڵکێن پەنابەر هەروەها بریارە ڕێکردنا چەکان ژە ئالیە حکوومەتە هەرێما کوردستانێ و سەرۆک مەسعود بەرزانیڤە بۆ بەرەبانیە دەبەر کوبانێدا بودجهێ شەهنازیە لەگەل ملەتێ کورد لە ڕۆژاوای کوردستانê و ji bo şiyandina vaçekê û herêma Kurdistanê şiyandî Kobanê ev dicihê serferaziyê de li cem hemû meletê Kurd û hêviya me ji hemû meletê me yê Kurd heye ku destê xwe bavê ji nehevdû azadkirina meletê Kurd bi hevgirtina wê naya û spasî germ ji bo serokê herêmê û piştgirtiya vî meletê girtî dema ku em bibne yek wê alîkarî ke mastir ji me re werê ji bo Rojavayê Kurdistanê ji bo bergêriya me و ام جارك دي سباسياويت كان كو ببانغاوي ج دولتي اوروبي را دمار كرجوارا او جي حاضر بون واماده بون جبي اريكاريا هارا و ام دي سدوي باوريه دنا دماكو ام دي سبب نيك و تشكنا جرانتر و درباسي روجافاي كردستان الدول دي ام داخوازا ما سروكي هريمه هيا كو تشكنا مستر وباشتر وسروانا دا هن كسي زوافهم دكن بدنا ناسين بو پێشمەرگەی ما و بدنا ناسکردن انه سوسر بدربێنن و تالیا گوتنا من ام سپاسیا هەموو کەس و کاری خۆیت و بەرخۆدانا کوبانێژی هەموو کەسێ گەلێکی هەری باش بوو لأنه گاوا ئەم پشتگیریە هەفتوو نەکردن گاوا سەرۆک مەسعود گاوا دیتیە حساب کردیە کۆبان و هەولێر وەک هەولێر کردیە و ئەفسلاح ئەلبەری هەکە پچیسێکی ئاخریژی لێ دیسان مهم گەلێکی باش بوو خۆتوەکە گەلێک باش بوو و ژێ چێتر نینە گاوا ئەم هەموو دەستێمە بە هەورە بێ ئەم لە هەف بکەنش بۆ دەقەنە بانگا مش هەموو گارش ئەموو کارش پەیە دێڕە و تەف دەمێرە و ئەحزابی ئەنجومەنێرە و دەستی خۆ بخن دەستی هەفدا گاوا ئەم دەستێمە دەستی هەف دەبێت سوبە دولتي تحالفي ودولتي عالمي حموتي بشتغيريا ما بقدرن لقافات دسيما ندسي هذا بيو خدي كس خسي هاجمينا وكسي و بشتغيريا مانك پشتگیریە ناودەوڵەتی ji Kurdan re bi lêdana Daişê di hişkê doza Kurd bi ser bikeve û cihek xwe bigira di nav bizava azadîxwaza cîhanê de lê pir jî ew e gelo piştgirî bi tenê bo Kurda wê navçeyên wana biparêze yan yekîtî û berevanî li ser erdê wê bihêle dever aram bimîne. Berzan Hesên Televîzyona Ark Tirkiyeyê